خۆشە ئافرەت هاتیتە ناو بواری سیاسەت و ئێمە پشتگیری ئافرەت دەکەین و خزمەتی ئافرەتان بکەن. من وەکو نیشتیمانی یەک داواتە لێ دەکەم لە ڕۆژی دەنگدان هەمووتان بڕۆن بۆ دەنگدان و داواکاریم ئەوەیە بەڕاستی ئەو کاندیدا بەڕێزانەی کە ئەمجارە بۆ ئەو خودە خۆیان هەڵبژاردووە داوایان لێ دەکەم هەموو شێوەیەک بۆ باشکردنی وزەرانی هاوڵە ئەو نیشتیمانیانیان هەوڵ بدەن و ئەو ئەندام پەرلەمانانەی پێشتر کە نەیانتوانیوە ئەو بەڵێنانەی کە بە هاونیشتمانیانیان داوە نەیانتوانیوە جێبەجێ بکەن داوا لەو کاندیدا بەڕێزان دەکەم ئەوانێک کە ئەمجارە بۆ پەرلەمانی ئەمجارە کە هەڵدەبژێرن بتوانن ئەم بەڵێنانە بهێننەتی. داوا لە هەموو خەڵکی کوردستانە کە بچنە سەر سندوقی دەنگدان دەنگی خۆ بدەن بەو کەسە و بەو لایەنەی کە دەتوانێت خزمەتی ئەم گەل و ئەم وڵاتە بکات. پێشنیاریم بۆ پەرلەمانتارە ئافرەتەکان ئەوەی بەدڵنیای پشتگیریانەکەم وەکو خۆم ئافرەتێک و ئەگەر بێت ئێمە ئافرەتان لەنەوە یەکتردا وەکو چۆن بڵێین پشتگیری یەکەکەین و یەکگرتوو بین ئەوە بەدڵنیای ستەر ئەەکەین. بەڵام ئێمە کە سیرکەین ئەو پەرلەمانتارانە بەتایبەتی ئافرەتەکانمان کە سێرەتان بەڵێن و بەڵێنێکی زۆر باقوبریقمان پێێن و بۆ نمونەوەکو وتیان و چێکابان دابین ئەەکەین بە هیچ شێوەیەک ئەومان هەر نەبینی و من زۆر ڕخنم لەوە هەیە هیوادارم ئەو بەڵێنانی کە ئەیەن بچێتە بواری جێبەجێکردنەوانێ.